أمش تراكي أخيرة ديار دوای قعدەیە بەخۆشی کۆکەمەندەی دیزاین دڵی هونەرمەندان قەڵای ئاشتی ئاوادانی دەست و کەڵجێ مامەساڵ بەندی دەرخۆش بێ لە لاوە بە یادی سێهێمداد ئەیش بەرامبەر بەستاوە مامەسا بەسو سابیر گەلێ ئەرکی گەشاوە ئەو ئەرگە جوانەدا لەگەڵ برای خۆشەویست دووبارەیەکەینەوە ئینشەڵا بەشتانە بێت لەگەڵ هونەرمەندی بەبەرز پاشای کەلیمە کاکە دانی سویدی خۆشەویست لەسەر داواکاری کاکە بێکەس وەڵای ئەوەی تۆ خۆش نەوێت هیچ کەسەکانی بێقوشم سڵا لە کاکە ئارام باباری خۆشەویست دانیشتنی برای خۆشەویست خۆم کاکەمەندەی دیزاینە چووکە مولایکش ئارازی شارەوانیە خاڵم ێسم لێدە لە لاوە بەخوا شارەوانی پیر بەکەڵ پێ بڕاوە ئای قوربانی سویدی بێ سەڵ بەسی حەدکاوە بەزە قەپڵی خۆمی لە دەرچە لە لاوە شور بمهيلاكي قاعدة فوق السيدنيا ما وصى بسوليدة أوج هواي مستيا ما وصى جدو ليدة أوج هواي مستيا بسمة يبركان أخوي بسمة لنا ريدو مش بسمة يا دي ملاوي سف أم قاعدة يا أخوي بسمة يا دي وسف تاقانة تاجك على سلسلة هم دوسو مرا دربا ما وصل شاورة مقرد ولا هەرچی خەم و خەفەتاوە هاتۆتە پێشمەوە سارێژی دڵان دەکەم بەدڵی پڕ لە ئێشمەوە هەرچی خەمە من دەیخۆم گەربێتە سەر ڕێژمەوە ئەو دڵت وێران کردم بە زوڵفی ئاوڕیشمەوە بە حەسرەتی ئەو ڕۆژەم بێتە باوەشینەوە دایکی دەڵێ نادەمێ من لێیدە وەشێمەوە ببینم کاک ئاراس من هەر دەکەشێمەوە هەندێ هونەرمەند دەبینم هەڵدەچم دەرشێمەوە وەک یوسف تاقانەی لە هونەر دەکشێمەوە بەزمە لەگەڵ ئارازی عەزمە بەزمە لەگەڵ ئارازی عەزمە ئەلەو تۆنەی دەڵێن ئەلەو تۆنەی دەڵێن ئەلەو تۆنە نزمە وەڵڵا لەو تۆنە نزمە زۆر لە خەڵکی پێم دەڵێن نیتە شریتی تاسە من شریتی چی بڵێم دانی گیان بێم مەزاجە گۆرانیش معنای زەوەک کەدانی بێم مەزاجە بەڵام هونەر ئاوازە لا نادەم لەو ڕێبازە بێست و سابیر تۆ لێیدە ئەویش برای ڕێبازە مەندەی دیزاین دەڵێم کار لە کارێک ترازە بێست و وازی نەهێناوە ویسبازی نەهێناوە کاکە گوتە و ئاوازە یادی ویسف تاقانە لە دنیادا من تازە بەزمە منافەسەکە بەزمە منافەسەکە بەزمە یادی ئای تاقانەیە ئێمڕۆ کردم بۆ بەزمە بۆ ویسف تاقانەیە ئەم دەسۆ برادەرمە تاجێکە لەسەر سەرمە ئەزیزی دڵەمۆ کشێ دەخۆ وازی نێناوە خۆی بەڵێنی دوو قۆڵی داوە
ئەکچێ بە خۆت و دایکت کەس تێ ناگا لە سڕتان 2000 دۆستان هەیە ناڵێن فلان و فرتان ناوتان بە خراپە ڕۆی لە گەڕک شۆڕە سرتان ناوتان بە خراپە ڕۆی لە گەڕک شۆڕە سەرتان لەگەڵ یەکیش پێک نایەن دیانێ خێر و جاشەتان ڕیسوا بووینە لەم شارە لە بن سفرە سوخەتان لە لای خۆتان شەریفن سافی و عافی بێخەتان ناتوانن بێنە دەرێ سەرژۆڕ نییە ڕووتان یاخوا خۆشی نەبینن توشتان ببێ سەڕەتان ئەسرارتان کەشف دەکەم ئێوەش دێتن سڕەتان بۆ من دەدیزاینی دوور لە بەڵاو لە سووتان من بێ کەسم خۆش دەوێت تۆ ئاگای هەمیش سوڵتان یوسف وازی هێناوە ئاراست پێی مەکە بوختان ئاراست پێی مەکە بوختان واني هذا بليوا بعمركم جول من بيا اوش اخاي سويدي بيدردو بيا بلابيا يا دي ويسف تعقانا همو كاتي استابيا ويسف في خيدا قبري شهر منافس سيدا بيا ويسف في خيدا قورش بخوا منافس سيدا بيا ئێستا کەپڵێکم هەیە تاکە لەو سێ تاقانە پێی دەڵێم خۆشم لەوەی ئەو دڵەمی تاقانە ماوەکە لێم دەبراوە زۆریەک خەریک خاکانە دەڵێن کەپڵێتری هەیە وەی لەو درۆیە زەقانە ئەو ئارامم خۆش دەوێ هەتا سەر ئەو ئێستانە کاتێک کە تۆ بەندەڵێ کاتێک کە تۆ بەندەڵێ زۆرێکم پێت تاکوەتانە کاتێک کە تۆ پێ دەڵێ کاتێک کە تۆ بەندەڵێ وەڵا زۆر پێت تەقانە کاکەکەم مێبیرکەوە دانی لەگەڵ حەقانە وازی لە هونەر هێنە ئاراز یوسف تاقانە وەڵا یوسف تاقانە هاتم لەلای ئەولەکە خەمۆ دەردم گەلێکە یادی ویسف تاقانە سویدی جۆتم بۆ شلکە یاگەر ڕۆژێکم بابێ من سوێن دەخۆم بەمەکە ئەمنیش گەعدەی بۆ دەکەم بەخوا دەی دوو قۆڵیەکە ئەیەن بەوە هونەرێن لە بۆ منافەسەکە سڵاو بەسمەن بۆ کاک یوسف تاقانێ چاوی مازەکەم هەمووی بە خۆشی کاک یوسفیە نەرمەندی زۆ خۆشەویست ئەوەستا کەیماندا بەندوتن بەهرەی خوایە جوودی بکەی لە هۆبە منافەسەی تێدا بێ بیڵەی نۆبە بە نۆبە دانی سوێتی بناسن هەم لەزگە و هەمی ڕۆبە لە ناخەوە دەسووتم هەر وەک تێلی سۆبە ئارە شارەوانی هەردەم ئاوا لە زەوبە واز لە یوسفی بێنە کاکە کردیتی تۆبە وەڵا کردیتی تۆبە باور بملا هناكم عليه نزر حرامة باور بملا هناكم عليه نزر حرامة بالله ملا بيتي حلو جكانش بفامة يا دي ويسف تاقانا اللي جاي زي برامة ومنافس ايام او خلقه بتمامة او خلقه بتمامة او استكي بستو شێت و دێوانم دەکا بە بەڵدی و کابۆی نیلی سەبر و ئارامم نەما دەیبم و دەگرم پیلی تەواو لە بۆی نەماوم خەریکە دەبمەدیلی ئەو ئیشقەی ئێمە کۆنە چی بکەم کە تۆ زەلیلی ئاراس خەباتت زۆرە قەدیمی هی ئەو جیلی لەناو هونەردا کۆنی وەک لادە و بەرازیلی قەدری هونەر نەماوە تایبەت هونەری میلی کوانت زیاد و ئەردۆ یادێک لەم بکایلی منافەسە و شەڕز لێو هەڵم داوە فایلی لەم ڕۆژانە شتم بیست ئاراز ناو مۆبایلی یوسف وازی هێناوە شارەوانی نەیهێڵی بۆ من دەیلی زاید تۆ بە بێ فرد و فێڵی وەڵا بێ فرد و فێڵی جماوەری
بۆیەکی سویدی فقط جۆتم بۆ شلکە ئەوەش ئەشارەوانی قەسەن گەرێت چۆڵ ناکە ویسفیش هەردەیەنم فقط دەی تاقانەکە ئەیەنمەوە ناوگەعدە حیفە هەولێر چۆڵ بکە هەولێر زۆر پێی سەربەرز و لە کاتی منافەسەکە بۆ من دەی دیزاینە یەکسەر بڵاوی دەکەم لە پێچی بەندی کوردی ئاراستاوی لێ دەکە ئەوەش پاشای کەلیمە ئاراستاوی ماچەکە معنای مامەدانیە مەسوێر دەخۆم بەمەکە یادی فاقیری هەریری ئەی قەڵای و نەرمەندەکە من فاقیرم خۆش دەوێ با بزانن ئەو خەڵکە ئەوەی زەمی فاقیر بکە ئەوەزمانی قەتێکە ئەوەی زەمی فاقیر بکە ئەوەزمانی قەتێکە یاخود زەمی فاقیری گرم بە چەکشەکە پانیکە چونکە ئاغای هەریری شێرەکەی هەولێرەکە من فاقیرم خۆش دەوێت چاک دەزانن ئەو خەڵکە من ئافەسەشی دەکرد لە ناودەی هەولێرەکە قەت زەمی هەولێری نەکرد لە گەعدە و لە شایەکە هەریری گەلێ بەرزە لە ناو قەڵام نارەکە ئێمە هەموو هەریرین من سوێر دەخوام بەمەکە من سوێر دەخوام بەمەکە بەزمە 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 لە دوای ئاخریش بەزمە یادی ویسم تاقانە تاجێکا لەسەر سەرمە بۆ ویسم تاقانەیە هەم دۆست و برادەرمە سویدی پێم دەڵێ تاجێکا لەسەر سەرمە ئەبێ بمانبوورن لەبەری شارەوانی پەیچەکەی خۆی مێژووی شاین داوە کە نەخۆشم لە قەسخانە هاتوومەتە ئەم لاوە بەس دەستوری بێکەس بوو ئەم گەعدێمان سازداوە ئەوەشی پێ بڵێ بێکەس بەخوا بنەماڵەکە عەبووە خەمە ناوی